خێزانەکەم لەکن کابرای شتێوە لە شوخی ئیسکانن ژنی ویە و ئەمیش لە منی کامی شێشتا تەلاقشم نەدایە ئێوەم خێزای منە بەڵام ئەو مارەکرایە کوشتوا دەبی وڵا دەبی تەلاقی دەی و هەڕەشەی کوشتنیان دەکرد دەبی لە تەلاقی دەی هەڕەشە شتانێکم هە تەلاقم نەدا دوای بخۆیان داوای تەسدیق زەواجیان کرد لە محکەمەی لە ساڵی 2020 کەسی کوڕی خاڵی خۆم مودەک بوو تەلاقدا بوو ڕۆشتمە داوای کە ڕۆشتمە داوای دوای کە ڕازی بوون مانجی نۆ کە ڕازی بوون وتیان یەک ماوەک بۆ ساتا لە ڕووی شەرعیەوە ئامادە دەبێ دواتر دوای ئەوە 29 وتیان وەرە کاکە مەلای بینە مارەکە ئەمە لە 23 2020 مەلام برد و خەڵکم برد و کامیلە و هەمووش لە مەزرعەتی مارەم کرد خوتوبەتی تەواوم لێ کرد وەکو خەڵکی تر کە مارەم کرد دوای ماگە خەزوورەکەم بە بەهانەشی حیزبی کە دواتر ڕاست دەرنەچوو دەزانیشم ڕاست نییە وتی دەبی تەلاقی دێ منیش دەزانیم شتەکە ڕاست نییە تەلاقم نەدا کەمە مەلای مارەم کرد بوو من و دەژیران هیچ کێشەمان نەبوو وەکو خێزان وەکو ژوورمێ دوابنێتە مانگەچی دوای کە تەلاقم نەدا وتی وەڵا تازەم تەلاق نادێ کچەکەی من هیچ نییە یگوتم کویسی منیە گوتی وڵات تەواو مارەیت هەناتێت و یگوتم ئەم مارەیم کە نادوێ کول لەم مارەکەت ئەدی ئەو مودەیە ئەو مانگەی چ بوو لەگە من ئەو ژنە وەنیە ئەو ئافرەتە چ بوو لەگە من پێکەوە داهاتمێنە دەچوین دەرێ بەتەنێ و بەتەنیا دەبووین و لە ڕووی وەکو ژنمێر وابووین یعنی وەکو یعنی دەژیران وابووین لە ڕووی شەرعیەوە ئەلی کو ئێستا دەر بە من دەرێ مارەیت نەهاتیە وتم تەلاقی نادەم وتی ئەخ دەبی تەلاقی دەی و هەڕەشەی کوشتنیان دەکرد دەبی لە تەلاقی دەی هەڕەشە شتانێکم هە تەلاقم نەدا دوای بخۆیان داوای تەسدیق زەواجیان کرد لە محکەمەی من سوم لە محکەمەی بچم على ئەساس بسەلمێم کەوە خێزایمنا هە بەخۆیان کشانەوە یەکەم جەسەی محکەمەی کشانەوە دوسێ ساڵ مەوزوعەکە ئەوە بوو خزم و ناسیا و دەچونە داهاتنە بەیمان کە و کێشەی حەلبی و یەک دوو جار شکاتی لێمان کرد و شکاتم لێیان کرد و زارێک بەسەری دادام لە شوێنەکە شکاتم لێ کرد وتی کاکە شکاتەکەمان ڕەفز دەکەینەوە با کێشەکە حەلبی من شکاتەکەم کە ڕەفز ڕاست ڕۆژێک تەلەفۆنیان بۆ کردم دوای مانگێک لە مانجی 11 2023 پا دوای 3 ساڵ وتیان کاکە ئەوە تەلەفۆنیان بۆ کردم دەژیران کردم مارە دەکەی گوتم کو مارە دەکەی وتیان کاکە مارە دەکەی یەخەوم تەلاقم نەدا دەژیرایم لێ کاردانەوە بەس ئاگام دەخۆنمەوە بەڕاستی ئەو کەوی کاردانەکە ڕۆژمە بنکەی پۆلیس کە شکات بکەم وتیان دەوام نیە ئەوە پێنجشەم بوو تیان یەکشەم وەرە منیش بۆ یەکشەم هەم بۆ یەکشەم ڕۆژمە یەکێتی زانایان لای لیژنەی فتووە لای لیژنەی فتووە سەرۆژ یەکێتی زانایان وتم زەنابی مامۆستاکان ئەگەر زەحمەت نەبی من ئەو ئافرەتە ئەوتە وەرەقەی مەلایکە ئەم مارەم کردیە لەو تاریخی مەلایەکە لە منی مارە کردیە ئەو شۆکە ئەو زەلامە ئەو خەزوورەم چووە ئەو قسەی خۆی بە مەلایەش لە زەلامەش کە مارە کردەوە کابرا هەرەشەی گواستیەوە کو دەبیستووە وڵا گوتیان عەقد زەواجم نییە گوتم نا عەقد زەواجم نییە ئەو دەستا عەقد زەواجەکەش پێ دێم دۆنیتم مەلایەکەیان بانکە کە لە منی مارە کرد بوو کە سوالەکەیان لێ کرد مەلایەکە گوتیان کە پاش ئەوەی کە سوال لە مەلایەکەی کرد گوتیان کاکە بەژێری ئەو قسەی کە مامۆستا دەیە ئەو ئافرەتە خێزانی تووە گوتم خێزای منە بەڵام ئەو مارە کرایە کوشتوا دەبی وڵا ئەوان هەستان ئافرەتەکەیان بان کرد ئەم نەچوونە لە لێنە ئافرەتەکەیان بان کرد ئافرەتەکە هەستایە چووە درۆی کردیە ئەوە 3 ساڵ ڕۆژەمێری بە کابرای کردیە وەنیە هەستا لە فتوای دەرێتە وڵا کاتە کە لەم مارەکرایە عەدەی شەرعیتەوە لە ڕۆی شەرعیەوە ئامادە نەبووە کە لەم مارەکرایە ئەی باشە ئێوە مانگەی چ بوو کە لەم مارەکرا ئەری خێرە هەتا مێری بە کابرای نەکرد پاش 3 ساڵ ڕۆژانە قسەی نەکرد ها ئەو دواتر کە سکاڵام کرد خەزوورەکەم 8 ڕۆژ ژیرە بە کەفارەت بەر بوو دوای ئەو بە کەفارەت بەر بوو لۆ هەفتەی داهاتوو دادوەر دادگا ئەوراقی داخست نووسی بووی کە ئەو کابرایە ئەمن بەڵگەم نییە کە ئەو ژنە مارە کردیە بەڵگەکان بەڵگەم کونیەم وەرەقەی مەلام هەیە خوتوبەم هەیە شایدم هەیە ڤیدۆم هەیە تەسویرم هەیە لە ڕووی شەرعی خوا پێغەمبەری ژنە مارە کردیە هیچ بەڵگە نییە شتانە عەقد زەواجەکەش لە بەهەندێ نەبووە چونکە ئەو ئافرەتە کە مارەم کرد ئەو شەوەی پاش 2 ڕۆژی گوتم بە عەقد زەواجی بکەین گوتی کاتی نیشتیمانی و تەلاق نامەکەم لای مەحامەکەی قەزەکەی پێشوومە مێردەکەی پێشوم کە لەوی تەلاق دراوم لای ئەو مەحامەیە پارەی هەندە پارەیمە بیدەینێ لەبان دێکە ئەوراقەمانەکەنەوە ئێمەش کە کات نیشتیمانی و ئەوم پێنەی بەس عەقد زەواجی بکەم تەلاق نامەکەوی وتم باشە مادەم مانگەشتی ڕادۆستم هەتا ئیشێکی خۆتان لەگە مەحامەکەی خێزانەکەم لەکن کابرای شتێوە لە شوخی ئیسکانن ژنی ویە و ئەمیش لە منی کامی شێشتان تەلاقشم نەدایە باڵێ لە من نیکاحی منەوە هەموو بەڵگە شتەکەم تەلاقم نەدایە داواکاریم دەوێت داواکاری گشتی بێتە سەخت هەر ئەوەندە داوای یاسا بێتەوە سەخت جگە لە یاسا پەنا لە هیچ شتێکتر نابەم و ئەگەر یاسا ئیشی خۆی بکرد بە ئەم لە ڕێگانیش قسە نەدەکرد بەڕاستی.